لە دوای ساڵی 2014 و سەرهەڵدانی قەیرانی دارایی زۆربەی پرۆژەکان و بە دیاریکراویش پرۆژەکانی نیشتە جێبوون ڕاگیران، بەڵام لە دوای باشبوونی ڕەوشی دارایی و دەستپێکردنەوەی پرۆژەکان بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ یەکەکانی نیشتە جێبوون لە سنووری پارێزگای سلێمانی تەواو بکرێت. بەرهەم قەرەداغی سکرتێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیان یەکەکانی نیشتە جێبوونی سیتەک و زرگوێز بەرەو تەواوبوون دەچن لە کۆتایی ئەم ساڵدا ڕادەستی لایەنی پەیوەندیدار دەکرێت. وتیشی لە ساڵی 2013ەوە دەستکراوە بە دروستکردی ئەم پرۆژانە و نزیکەی 28,000 فۆرمدا بەشکراوە، تاکو ئێستاش 1500 ناو جیاکراونەتەوە بۆ وەرگرتنی پرۆژەکان. ڕوونیشی کردەوە یەکەکان بەسەر ئەو هەوڵاتیانە دابەش دەکرێت کە ناویان لە کۆمەڵی کرێنشینان تۆمارکراوە و 11 خاڵیان هەیە و ژمارەی ئەندامانی خێزانەکانیان زیاترە لە 6 کەس. بەوتەی سکرتێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان پارەی یەکەکان بە شەوی قیز دەبن و بۆ 25 ساڵ و مانگانە بڕێکی کەم لە هاوڵاتیان وەردەگیرێت. هەروها کارزان ڕەسوڵ وتەبێژی کۆمەڵی کرێنشینانی کوردستان سەبارەت بە پرۆژەکانی نیشتە جێبوون لە سنووری پارێزگای هەولێر بە کورسات نیوزی ڕاگەیان لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتە جێبوونەوە حوسەیەکە لە پارێزگای هەولێر و هەڵەبجە و سۆران و قەڵازێ لە دروستکردندایە، بەڵام هێشتا وادەی تەواوبوونیان دیار نییە و یەکەکان بە شەوی قیز دەدرێن بە هاوڵاتیان و پێشەکی بڕی 8,000 دۆلاریان لێوەردەگیرێت و پاشان مانگانە 100 دۆلاریان وەکو قیست لێوەردەگیرێت بۆ حکوومەت. لە کەلاریش سەندیکای کرێکارانی کوردستان لقی گەرمیان لە ڕێگەی بەڕێوەبەراتی و بەرهێنانی گەرمیان پرۆژەی نیشتە جێبوون بۆ پیشەوەران و کرێکاران و ئەندازیاران بە قیستی 8 ساڵ دروست دەکەن. لە ڕێگەی تیر و پشکەوە ناوی ئەو کەسانە دیاری کراون کە لە پرۆژەکە سوودمەند دەبن. عومەر محەممەد سەرۆکی لقی گەرمیانی کرێکاران ڕایگەیان کۆی یەکەکانی پرۆژەکە حوسەیەکە لەخۆ دەگرێت و لە ماوەی 8 ساڵدا قیستەکان دەدرێنەوە. سەبارەت بە تیرروپشکی یەکەکانی پرۆژەی بانستی بۆ یەکەم جارە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کە کاسبکاران و پیشەوەران و کرێکاران بتوانن لە ڕێی ڕێکخراوەکانیانەوە یەکە وەرگن. ئێمە خۆشبەختانە توانیمان 600 یەکە لە 3 جۆر 180 متری 200 متری دوونهۆم بۆ کاسبکاران و پیشەوەران و کرێکارانی گەرمیان وەربگرین و لە هەوڵداین لەگەڵ پرۆژەکانی تریش بۆ ئەوەی هەم یەکەی تریشیان بۆ وەرگرین بەردەوامە بین لە هەوڵ و ئەمڕۆ لە هۆڵی بۆنەکانی کەلار تیر و پشک بۆ ژمارە 180 متریەکانەکەین و بۆ یەکەم جاریشە بەم شێوە شەفافێتە کە کاسبکارەکە یا بەشدار بۆ بەڕێزەکە لە هەرچین و توێژێک خۆی بەدەستی خۆی ژمارەی یەکەکە بۆ خۆی دەرکا. سەرەڕای دروستکردنی سەدان پرۆژەی نیشتە جێبوون، بەڵام هێشتا ژمارەی کرێنشینان لە زیادبووندایە و بەشێک لە یەکەکان دروستکراون و نرخەکانیان بەرزە و لە توانای کرێنشیناندا نییە. ئەوەش وای کردووە کرێنشینان چاڕوانی یەکەکان بکەن کە لەلایەن حکوومەتەوە دروستکراوە.